با بەرژەوەندی گشتی بخەینە سەروی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی. هەر هاوڵاتێکی هەرێم بەدەیان جار و بگرە بە سەدان جار گوێبیستی ئەم قسەیە بووە و پێش ناچێت هیچ سەرکردە و بەرپرسێکی سیاسی هەبێت کە چەندین جار ئەم قسەیەی نەکرد بێت. لێرەدا پرسیارەوەیە ئەگەر بەرپرسان و لایەنە سیاسەکان باوەڕیان بەو قسەیە هەبێت بۆچی لە کاتی سەرهەڵدانی قەیرانەکاندا لایەنە سیاسەکان ناتوانن بگەنە ڕێکەوتن و لەسەر پۆستێک یان بەرژەوەندیەکی حیزبی بۆ ماوەیەکی دوور و درێژ پرۆسەی سیاسی پەک دەخەن. کەم وڵات هەیە وەک هەرێمی کوردستان قەیرانی سیاسی درێژخایانی هەبوو بێت. قەیرانە سیاسەکانی هەرێم چەند مانگ یان چەند ساڵێکی خایاندووە، دواتریش لە جیاتی چارەسەرکردنی بنەڕەتی قەیرانەکە یان بەهۆی ڕووداوێکی دیکەوە قەیرانەکەیان لەبیر کردووە یانیش بە چارەسەرێکی کورتخایەن قەیرانەکەیان بە داهاتوو سپاردووە. لە 25 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان لانی کەم 10 ساڵی بە قەیرانی قۆڵی سیاسی و ئابووریدا تێپەڕ کردووە. هۆکاری سەرەکی زۆربەی قەیرانەکانیش بەرژەوەندی حیزبی بووە. ساڵی 1994 بەهۆی بەرژەوەندی حیزبیەوە شەڕی ناوخۆ ڕوویدا و 4 ساڵی خایاند. ساڵی 1998 شەڕی ناوخۆ بە ناو بژیوانی ئەمریکا کۆتایی هات، بەڵام قۆناغی نەشەڕ نەئاشتی دەستی پێکرد کە ئەویش زیاتر لە 4 ساڵی خایاند. ساڵی 2002 دوای چەند ساڵ شەڕ و ناکۆکی پەرلەمانی کوردستان کۆبووەوە، بەڵام یەکگرتنەوەی دوو ئیدارەکەی هەولێر و سلێمانی 3 ساڵی دیکەشی خایاند. لە ساڵی 2013دا دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 21 ئەیلولدا دانوستانەکانی پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم 270 ڕۆژی خایاند تا هەر 5 لایەنەکە گەشتە ڕێکەوتن و حکوومەتێکی بنکە فراوانیان پێکهێنا. هەر لە ساڵی 2013دا کێشەی سەرۆکایەتی هەرێم سەری هەڵدا، دەبوو لەو ساڵەدا و لەگەڵ هەڵبژاردننی پەرلەماندا هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمیش ئەنجام بدرایە، بەڵام یەکێتی و پارتی لە 30 حوزەیراندا ویلایەتی بارزانیان بۆ 2 ساڵ درێژ کردەوە. ئەمە هاوکات بوو لەگەڵ قەیرانی پرۆژەی دەستور کە لایەنەکان ناکۆکی قوڵیان لەسەر ئەم پرسە هەبوو. پارتی پێداگری دەکرد لەسەرەوەی پرۆژەی دەستور بخرێتە ڕیفراندۆمەوە و لایەنەکانی دیکەش داوایان دەکرد پرۆژەکە بگەڕێنێتەوە بۆ پەرلەمان و هەموار بکرێتەوە. لە ساڵی 2013دا ئەم دوو قەیرانە بێ ئەوەی چارەسەر بکرێن لەبیر کران تا لە 19 ئابی 2015دا ماوەی ویلایەتی بارزانی کۆتایی هاتوو جارێکی دیکە قەیران سەری هەڵدایەوە، بەڵام ئەم جاریان قەیرانەکە لە جاری پێش و قوڵتر بوو بە جۆرێک کە پەرلەمان پەکی کەوت و ئێستاش دوای تێپەڕبوونی نزیکەی 9 مانگ لایەنەکان نەک تەنها نەیانتوانیەوە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە، بەڵکو و کێشەی ئەوەشیان هەیە کە ناتوانن پێکەوە کۆ ببنەوە و دانوستان ئەنجام بدەن. زۆربەی چاودێران هۆکاری سەرەکی سەرهەڵدان و درێژە کێشانی ئەو قەیرانانە بۆ بەرژەوەندی حیزبی و کەسی ناو حیزبەکان دەگەڕێنەوە. بۆ نمونە لەم قەیرانە سیاسی ئێستادا کە لە 19 ئابی 2015ەوە سەری هەڵداوە، دوو لایەنی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان تا ئێستاشی لەگەڵدا بێت لەسەر هەڵوێستەکانی ساڵی ڕابردووی خۆیان سوورن. وتەیەکی باو هەیە کە بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان 1000 سەعات کۆبوونەوە و دانوستان باشترە لە 1 دقە شەڕ و توندوتیژی. لایەنەکان لە کاتی کۆبوونەوە پێنج خۆڵەکانی ساڵی ڕابردوودا زۆر جار ئەم قسەیان دووپات دەکردەوە، بەڵام لە ئێستادا کێشە ئەوەیە کە لایەنەکان تەنانەت ناشتوانن پێکەوە کۆ ببنەوە و هیچ ئاسۆیەکیش بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە بەدی ناکرێت.